وەک دەزانین بڕیارە ئەمڕۆ ئەنجومەنی نوێنەرانی عێراق کۆب بێتەوە خوێندنەوەی یەکەم بۆ پرۆژە یاسای خزمەتی سەربازی زۆرم لێ بکرێت کە بەپێی پرۆژە یاساکە چەند تەمەن و مەرجێک دیاری کراوە بۆ گەڕانەوەی خزمەتە بۆ وڵات کە ئەمەش دەنگۆیەکی زۆر هەیە کە ڕەنگە لە هەرێمی کوردستان جێبەجێ بکرێت و ڕەنگە جێبەجێش نەکرێت بۆ پێی کە ئەگەر هات و تێچووەکەی لەسەر حکوومەتی هەرێم بێت ڕەنگە نەتوانرێت حکوومەتی هەرێمەوە تێچووە زۆرە دابین بکات بۆیە ڕەنگە لە هەرێمی کوردستان جێبەجێ نەکرێت. ئێمە میوانێکمان هەیە گفتوگۆ لەسەر ئەم بابەتە ئەکەین بۆ بزانین تا چەند بۆ زروفی ئێستای عێراق پێویستە کە سەربازی زۆرم لێ هەبێت بۆ پێی کە دەزانین لە خزمەتی سەربازی لە دوای ساڵی 2023ەوە ڕاگیرەوە پێشەوە کاری پێدەکرا. دەچین لای میوانەکەمان کە ڕاستەوە خۆ لە ئەستۆدیۆ هەولێرەوە لەگەڵمانە جەنابیان عەبدولقادر هەرکی پسپۆڕی ئەمنی و هەروەها سەربازی. کاک عەبدولقادر سڵاو لێبێت و بەیانیت باش بێت. تا چەند ئەمە یەکسەر لەوە دەست پێ بکەم تا چەند خزمەتی سەربازی زۆرم لێ بۆم دۆخی ئێستای هەرێمی کوردستان خۆت با بڵێن عێراق بە گشتی پێویستە؟ بەڵێ و کاتتان باش بیانیتان باش و بەیانی نێرانی تەلەڤیزیونە جوانەکەتان باش. بێگومان ئەم پرۆژە یاسایە یان ڕەشنووسی پرۆژە یاسایە لە ساڵی ڕابردوو ئامادەکرا بوو زۆر پێشتر دیار بوو ئەم لانانەی ئێستا پاڵپشتی لەم پرۆژە بڕیارە دەکەن پێشتر ئاماژان بێوە کردبوو کە عێراق پێویستی بە حاڵەتێکی لەم شێوەیە پێویستی بە پرۆژە یاسایەکی لەم شێوەیە بەڵام ئەبێ لەم گۆشەیەوە سەیری بکەین کە بۆ خۆی یاسای هەر یاسایەک لە وڵاتێک کە دەردەچێت لە گۆشەنیگای با بڵێن لایەنی یاسادانە لە چ گۆشەنیگایەک سەیری پێویستبوونی ئەم یاسا لە وڵاتدا دەکا. ئەگەر عێراق بەڕای من عێراق لە ساڵانی ڕابردوو کە دووچاری کێشەی ئەمنی بوو لە کاتی هاتنی داعش لە کاتی ڕوبەڕووبوونەوەی تیرۆر لە عێراقدا لە ڕووی ژمارەی سەربازیەوە کێشەیەکی ئەوتۆی نەبوو بەم شێوەیە کە لە ڕووی زەمینەی ژینگەی معنەوی سەربازی و هەروە لەوە گرنگتر لە ڕووی زانستە سەربازی و تەکنەلۆژیای سەربازی توانەکانی کەم بوون و دەبوایە پاڵپشتی بکرابان. ئەم بێگومان پارلەمانی عێراقی و حکوومەتی عێراقی ڕابردووش کە ئەم ڕەشنووسەی ئامادەکردبوو بێگومان چاوی لە چارەسەرکردنی هەندێک بابەتە بوو لە ناویاندا بابەتی بێکاری بوو کە پێم وایە بابەتی بێکاری لە عێراقدا بە پرۆژەی سەربازی زۆرم لێ چارەسەر ناکرێت بەپێی ئەم یاسا ئەم ڕەشنووسی یاسایە کە من مطالعەیەکم بۆ کرد زیاتر لە ئەم ڕێژە تەمەنیە زیاتر لە ئەسی لە سەتانی خەڵکی عێراق دەگرێتەوە لە تەمەنە جیاوازەکان لە چینە جیاوازەکان کە ئەمە ئەکرێکارێکی زۆر سەخت بێت لە ناویاندا هەنگاوە یەک لە دوای یەکەکان بۆ بانگشتکردنی هەوڵاتی عێراقی ئەکرێ هەنگاوێکی سەخت بێت بەڵام ئەگەر پێیان وا بێت کە چارەسەری کێشەی ئابووری عێراق بەم پرۆژە دەکرێت بێگومان زۆر سەختە ئەمە بێ بڵێم کە ئەرکانی ئەساسی پاراستنی سەروەری عێراق پێویستی بە سوپایەکی سمارت ئارمی سوپای زیرەک لە ڕووی تەکنۆلۆژیا لە ڕووی ئامێرە سەربازیەکان لە ڕووی زانستە سەربازیەکان اینجا لە ڕووی معنەویەت بۆ سەربازی عێراقی پێم وایە خۆی سەرڕایەوەی کێشەی جۆرا و جۆری لەوانەیە لە ماوەی نێوان خوێندنی یەکەمی پرۆژە یاسایەکە و خوێندنی دووەمیدا بۆ لایەنە سیاسیەکان لە نێوان پاڵپشتیکردن و پاڵپشتی نەکردن دێتە پێشەوە بەڵام پێم وایە ژینگەی عێراقی ئێستا پێویستی زیاتر بوو بۆ پاڵپشتیکردنی دژی بێکاری یان دروستکردنی هەڵی کار دەبایە پاڵپشتی کەرتی تایبەت بکرابە بۆ ئەوەی دۆخی ئابووری عێراق بەرەو لە جیاتیەوەی بەرەو سەربازگەبوون بڕوات بەرەو چارەسەرکردنی کێشەی ئابووری و هەڵی کار و داهاتی خەڵک بڕوا لە بەرەوەی خۆی لە بنچینەیەکی ئابووریدا هەیە ئەگەر خەڵک بە موچەیەکی کەم لە حکوومەتدا بمەزرن و تایمی کاریان بەم پێە پڕ بکرێتەوە ئەوە دەبنە بەندەی حکوومەت و ناتوانن هەنگاوەکانی بەرەو پێشچوون و تەطویری ژیانیان بەرەو پێش ببن. باشە
کاک عەبدولقادر پێت وایە یعنی ئەو موچەی کە دیاری کراوە لە مای ڕابردووە قسەی لەسەر کرابوو لە ڕەنگە لە نێوان 700,000 بێت من دەزانین دەرسوێکی زانکۆ کە سەرەتا دادەمەزرێ موچەکەی ینی ناگاتە 500,000ێکەوە دەرسوێکی پەیمانگا ڕەنگە 400 بۆ 500,000 ئەم موچەیە بێرێ بە دەرچوانی زانکۆ پەیمانگا ئەواندا بمەزرێنرێن باشتر نییە لەوەی کە ئەو شێوازە جێبەجێ بکرێەوەی سەربازی زۆرم لێ و موچەیەکی باشی پێیت لە کاتێکا تۆ ڕەنگە لەم کاتەیە پێویستی پێ نەبێ تۆ پێویستی بۆی وەکو جەناب داماژۆ پێکرد سوپای عێراق تەکوین بکەی بە نیزامی تری بکەی هێزەکانی حەشدی شعبی و پێشمەرگا یانی زیاتر خزمەت بکەی کەرەستە و پێویستی نوێیان بۆ دابین بکەی. بەڵێ بێگومان من کە باسی سوپای زیرەکم کرد مەبەستم لەوە بوو عێراق لە ڕووی ژمارەی سەربازیەوە پێم وانە کێشێکی ئەوتۆی هەبێت ئەکرێ لە خاڵی یەکەم لە بەندی یەکەمی یاسایی چوارە پێم وابێت ئەتوانێت بە بانگێشکردنی تەمەنێکی تایبەت ئەم ڕێژە کەمبوونە یان ئەو عجزی هێزی مرۆیی لە ڕێزی سوپای عێراقدا چارەسەر بکات بەڵام کێشەکە لەوە گەورەتر کێشەی لەوە گەورەتر ئەوەیە کە سوپای عێراقی سوپایەکی پڕزانستی سەربازی نییە سوپای عێراقی کێشەی تەکنۆلۆژیای سەربازی هەیە ئێستا ئەبینین ئەوانەی کە بسپۆرن لە بواری ئەمنی و سەربازیەوە چاکەزانن لە جیهاندا ئێستا ڕکابەرایەتی لەسەر دەستخستنی تەکنۆلۆژیای سەربازیە ئێمە ئەزانین ئەوەی ئێستا لە ئوکرانیا ڕوئەدا لە ئەو جەنگەی نێوان رووسیا و ئوکرانیا بریتی نییە لە جەنگی ژمارەی سەربازەکان زیاتر جەنگەکان لە ڕووی تەکنۆلۆژیاوە ئەنجام دەدرێت ئێستا وڵاتان سوپایەکی پڕدرۆنیان هەیە جەنگی دوای دەیەی ڕابردوو دەنگی درۆنەکانە ئێستا سوپایان بەرهەم هێناوە سوپا ئامادەیە بۆ لە ڕووی ئەلکترۆنیەوە سوپا ئامادەیە بۆ ئەوەی جەنگی موشکی ئەنجام بدە سوپای وڵاتان ئێستا پاڵپشتی بەشە تەکنۆلۆژی و زانستە سەربازیەکانەکەن ئەکرا سوپای عێراقی لەبەرەوەی سوپا تەنها لە حاڵەتی جەنگدا بەکار ناهێنرێ ئەمە لە خودی یاساکەشدا لە بڕگەی پێم وابی 24 بازەکە لە مادەی 24 پێم وابێ لە کاتی هەبوونی حاڵەتێکی ناسایی وڵات کە دەکرێت لە حاڵەتێکی سروشتی بێت بۆ ئەوەی بۆ نمونە لافاوەکان بۆ نمونە ئەمانە ئەکرێ بەکاربێ بۆ ئەوەی ئەمانە بەکاربێ ئەبێ سوپایەکی زانستی هەمە چەشنا بەرهەمبێنی بۆ ئەوەی ئامادە بێت لەمە زیاتر ئەکرێ من پێم وایە ئەمەی کە پاڵی بە حکوومەتی عێراقی ڕابردوو و پاڵپشتی حکوومەتی عێراقی ئێستاە بۆ ئەوەی بیەوێ ئەم یاسای سەربازی زۆرم لێ لە پەرلەمان یاساکە تێپەڕێ ئەوەیەکە لە هەنگاوی یەکەمدا کە خۆیانیش زۆربەی بسپۆرە سەربازیەکان بسپۆرە استراتیژیەکانیان باسەکەن لە هەنگاوی یەکەم ئەیانەوێ جیلێک بەرهەم بێنرێ لە ماوەی ئەم 12 مانگەی کە خۆیان باسەکەن ئەم جیلە لە ڕووی سەربازیشەوە لە ژێر چەتری سیاسی وەلائی تاکەکەسی یان حەزبی دەربهێنرێ بۆ ئەوەی پەروەردەی بکەن ئێمە تەدریب و پەروەردەیە لە ڕووی پەروەردەییەوە سەربازێکی نیشتیمان پەروەر بە هەموو واتاکانەوە لە ماوەی 12 مانگدا پەروەردە بکرێت دواتریش ئەکرێ بە ڕێژەیەکی تا ڕادەیەک بەرچاو کێشەی 12 مانگ 1 ساڵ یان زیاتر کێشەی ئابووری خەڵک تا ڕادەیەک چارەسەر بکرێ ئەما دیسان لە ڕووی کواڵیتیەوە ئەکرا ئێمە دەرچووی زانکۆکان لە بواری تایبەت تەقویەی زانکۆکان بکرابە لە ڕووی زانستی سەربازیەوە لە ڕووی زانستی تەکنۆلۆژیەوە لەبەرەوەی جیهان بەگشتی بەرەو ئەم ئاراستە باشە کاک عەبدولقادر خۆشت ئاماژەت پێدا لە ئێستادا کۆمەڵێک هێزی سەربازی هەن کە لە ژێر دەسەڵاتی تاکان یاخۆ تاکە حیزبان لە وڵاتێکی پڕ ململانی وەکو عێراقدا ئەگەر هەیە کە ئەگەر بێت وەم یاسایە جێبەجێ بکرێت بێگومان ئەگەر بکرێت بە پرۆژە یاسا و پرۆژە یاساکە پەسەند بکرێت هەموو تاکێکە بێت بگرێتەوە پێ دوایە لە حکوومەتێکی وەکو عێراقە کە ئەم هەموو ململانیتی ئەمە حەزبولایانیتی هەمووشیان هێزێکی سەربازی خۆیان هەیە بتوانرێت ئەم یاسایە وەکو خۆی کە لە زۆربەی وڵاتانی جیهان تەطبیق کراوە لێرەش بەو شێوەیە باشە بۆ شێوە ڕاستە جێبەجێ بکرێت
من پێم وایە خۆی نەکرد لە عێراق لە هەموو وڵاتاندا کە پرۆژەی سەربازی زۆرەم لێ جێبەجێکرێ بەر لە پرۆژە یاساکە بەر لەوەی تۆ بانگەشتی گەنجێک بکەی بۆ ڕیزی سوپای وڵات زەمینەیەک فراهەم دەکرێت کە مناڵ لە پۆلی یەکەمی سەرەتاییە تا ئەو کاتەی کە 11 ساڵ تەواوەکە پرۆژەیەکی پەروەردەی نیشتیمانی پێیدا تێپەڕەوێت تا دەگاتە ئەم ئاستە. ئێستا لە عێراقدا لە ماوەی 90 ساڵی ڕابردوو بەردەوام دەسەڵاتی عێراقی چ لە ناوخۆیەوە چ لە ژێر ئەجندای دەرەکیەوە لە ژێر هەژمونی وڵاتانی ناوچەیی و جیهانیەوە ئەم بابەتە سەرکوت کراوە و پەرتەوازەیەکی زۆر نەک لە نێوان هێز و لایەنە سیاسی عێراقیەکان بەلکو لە نێوان خودی هاوڵاتی عێراقیشدا دروست بووە. بۆیە من پێم وایە ئەم پرۆژاسا لە کاتی تێپەڕاندن و بوون بە یاساشی کێشەیەکی زۆری لە بەردەمدا دەبێت. بە تایبەت من پێم وایە لە دوای خوێندنەوەی یەکەمی ئەمڕۆی پرۆژاساکە لە پەرلەمان تا ئەو کاتەی خوێندنەوەی دووە من پێم وایە لایەنە سیاسیەکان مشتومڕێکی چڕوپڕەکەن. من پێم وایە دواتر لە نێوان ئەم فترێدا لایەنە سیاسیەکان هاوڵەدەن ئەوانەی کە پێشتر هێزی چەکداریان لە وڵاتە بووە هاوڵەدەن بۆ ئەوەی دواتر دیسان بە محاسەسا بۆ دامەزان لەبەرەوەی ئەمە ناشارینەوە لە کوردستاندا لە ماوەی ڕابردوو کە دوای ئەوەی کە باس لە دامەزراندنی دوو لیوای سوپای عێراقی کرا چەندین داواکاری لەلایەن گەنجەکانەوە هەبوو. ئەم بڕەپارەیە وەکو خۆتان باستان کرد بڕەپارەیەکی کەم نییە دەتوانرێت داواکاری زۆری لەسەر بێت. من پێم وایە داواکاری سەربازی زۆرم لێ نابێت بەقەدەر ئەوەی کە بەقەد ئەوەی کە خەڵکی خۆیان داوای تەتەوع دەکەن لە سوپای عێراقی. بۆیە من پێم وایە لایەنە سیاسیەکان هەوڵەدان لە ماوەی گفتوگۆکردن لەسەر پرۆژە یاساکە لە ماوەی خوێندن و یەکەم و دووەمدا ئەم محاسەسەیە دیسان جێگیر بکەن بەڵام بە دڵنیاییەوە ئەگەر بتوانن ئەم کارە بکەن ئەم پرۆژە یاسا بە شێوەیەک تێپەڕێ کە محاسەسەی پێشووی عێراقی لەکە لە گۆڕەپانی ئیدارەدانی عێراقدا هەبووە دووبارە جێگیر بکرێتەوە ئەمە بێگومان شتێکی خراپە. دواتر ڕێژەیەکی زۆری چەکداری عێراقیمان دێتە مەیدان کە دیسان وەلاییان بۆ کەس و حزب و لایەنە هەژمونی جیهانی و ناوخۆیی و دەرەکی دەبێتن. ئەمە شتێکی زۆر خراپە. ئەکرێ لایەنی عێراقی لە ماوەی ڕابردوودا لە نێوان حکوومەتی پێشوو حکوومەتی ئێستادا بۆ جێگیرکردن یان جێگیر نەکردنی ئەم یاسایە ئەم کێشیان هەبوو بێت مشتومڕی زۆری لەسەر کراوە بەڵام بێگومان کێشەیەکی زۆری لێ پەیدا دەبێتن. من پێم وانیەوە بە ئاسانی تێ بپەڕێ ئەگەر تێژ بپەڕێ پێم وایە بە تەواوی جێگیر ناکرێتن کاری پێ ناکرێت. باشە کاک عەبدولقادر ئەگەر هاتوو لێرە باست لەوە کرد کە ڕەنگە ئەگەر تێش پەڕێنرێت بە شێوەیەکی باش یا خودۆک و خۆی جێبەجێ نەکرێت ئەمە ئەگەر هاتوو جێبەجێ کرا بۆ هەرێمی کوردستان بە شێوەیەک دەبێت وەکوی لێسەیە دەزانین خۆشت ئاگاداری کە ئەو تێچووە زۆرەی کە حکوومەتی عێراق بۆ پرۆژە یاسای تەرخانی کرد بۆ جێبەجێکردنی و ڕێکارانی کە پێویستە دابیانی با بڵین بۆ سەربازی زۆرم لێ بۆ خزمەتە بکرێت تێچوەکەی زۆرە. هەرێمی کوردستان وەک ئاماژەی پێدەدرێت پارەی موچەی نییە بیات. ئەمەگەر لە هەرێمی کوردستان بۆ بنمونە لە عێراق جێبەجێ بکرێت بۆ هەرێمی کوردستان بە شێوەیەک دەبێت حکوومەتی هەرێمەچێتە ژێرباریە و یاسا بۆ پێیکە هەر یاسایەک لە عێراق دەربچێت بۆ پێی هەرێمیش بەشێکە لە عێراق دەکرێت بگرێتەوە. خاتون من پێم وایە ئێساش لە کوردستان لە دەرەوەی وەزارەتی پێشمەرگە و یەکەکانی 1970 هێزەکانی تر هەن کە لە ژێر هەژمونی تری ناوچەی و جیهانیدا موچە وەرەگرن پاڵپشتی لۆژستیک دەکرێت بۆ مەرامی جیاواز ئەمە لای هەمومان ڕوون و ئاشکرایە ئەگەر بمانەوێ بیبینین. بەڵام سەربازی زۆرم لێ کاک عەبدولقادرە بێت بۆ خزمەتی دەوڵەت بێت ئامادەکردن بێ بۆ هەر ئەگەرێک بۆ نمونە هێرشکردنێکە ئەم کەسانە ئامادە بن گەنجیە وڵاتە ئامادە بن ئەگەر بێت و بۆ خزمەت یاخۆ لەژێر هەژمونی هەر حیزب و تاکێکا بکاتەوە یاساکە نایگرێتەوە. خاتو باسم لەوە کرد کە لە ماوەی ڕابردوودا پەرتەوازیەکی سیاسی لە گۆڕەپانی سیاسی عێراقدا هەیە لە ئەگەری بوونی ئەمە بێگومان پێناسەی دەوڵەت و سەروەری پێناسەی نیشتیمان و نیشتیمان پەروەری لە هێزێکی سیاسیەوە بۆ هێزێکی تر جیاوازە. ئێستا ئەمە ئەبینین لە کاتی فتوای سیستانی بۆ دروستبوونی هێزی سەربازی بۆ ڕوبەڕووبوونەوەی داعش
لە ماوەی شەشمانگی سەرەتایی لەوانەیە وەلایەکی تایبەت بۆ نیشتیمان پەروەری و بۆ فتوای بەڕێز سیستانی هەبوو بەڵام ئێستا دەبینین کە حکوومەتی عێراقی خۆی باس لەوە دەکاتن کە هەندێک هێز و لایەنی چەکداری عێراقی هەن کە لە دەرەوەی چەتری حەشتی شعبی و سەرکردایەتی هێزە چەکدارەکانی عێراقن کەواتە وەلای جیاواز دروست بووە لە کوردستانیش ئەمە ئابینین کە هێزی چەکدار لە پێناو خزمەتی سوپای وڵات لە پێناو خزمەتی نیشتیمان پەروەری و نیشتیمان و خاک و وڵات و ئاڵادا بەم شێوەیە نییە کە خۆمان باسی لەسەر دەکەین یان لەسەر کاغەزە نووسێ ئێمە ئەبینین لە ماوەی ڕابردوو هێزە چەکداری لە کاتی دەنگدانەکاندا لە کاتی هەڵبژاردنەکاندا بەکارهێنراوە بۆ ئەوەی کەسێکی تایبەت کورسیەکی تایبەت دەربچێت لە هەڵبژاردنە کە ئەسڵەندا لە ئەساسدا لە ڕووی فکری و ئایدۆلۆژیەوە ئەسڵەن یەک ئاراستە نین ئەمانە بەڵگەی حاشا هەڵنەگرن کە دەتوانین بڵین سوپا نەیتوانی و ئەم ئامانجانە بپێکێت کە خودی لایەنە سیاسیەکە لەوانێت لەسەر کاغەز هەی بوو بێت یان بە واتایی کە جەنابەت باست کرد دەوڵەت پێناسەی دەوڵەت و نیشتیمان و خاک و ئاڵا لە هێزێکی سیاسیەوە بۆ هێزێکی تر بێگومان جیاواز بوو. بەڵێ زۆر سپاس بۆ عەبدولقادر هەرکی سۆری ئەمنی و سەربازی سپاس بۆ ڕوونکردنەوەکانت سپاس کە لەگەڵ ئێمە ئامادە بوویت.